پرۆفیسۆر دکتۆر عەلی تۆفیق قادر لە ساڵی 1934 لە گەڕەکی سەرشەقامی شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1955 بۆ 1956 بڕوانامەی بەکالۆرۆسی بەدەستهێناوە لە کۆلیژی پەروەردە دارالموعەلمین العالیە لە بەغدا. لە ساڵی 1964 بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە لە بۆری کیمیای ئەندامی لە وڵاتی بەریتانیا. لە ساڵەکانی 1964 تا 1968 مامۆستا بووە لە زانکۆی بەغداد. دامەزرێنەری زانکۆی سلێمانی بووە لە ساڵی 1968. لە ساڵی 1968 تا 1974 یاریدەدەری سەرۆکی زانکۆ و ڕاگری کۆلیژی زانست بووە لە زانکۆی سلێمانی. لە ساڵی 1974 لە زانکۆ دابڕاوە و پەیوەندی کردووە بە ڕیزەکانی شۆڕشەوە. لە ساڵەکانی 1976 تا 1979 دوورخراوەتەوە و گوازراوەتەوە بۆ زانکۆی مستەنسەریە لە بەغداد. لە ساڵی 1979 گەڕاوەتەوە بۆ زانکۆی سلێمانی وەکو مامۆستا. لە ساڵانی 1981 تا 1984 چۆتە زانکۆی سەلاحەدین بەهۆی گواستنەوەی زانکۆی سلێمانی بۆ هەولێر. لە ساڵی 1984 بۆ جاری یەکەم خانە نشین بووە. لە ساڵانی 1970 تا 2001 گەڕاوەتەوە بۆ زانکۆی بەغداد. لە ساڵی 2001 بۆ جاری دووەم خانە نشین بۆ و گەڕاوەتەوە بۆ سلێمانی. لە ساڵی 2001 تا 2007 جارێکی دیکە گەڕاوەتەوە بۆ زانکۆی سلێمانی وەکو مامۆستا. دوجار لە ساڵی 2007دا بە یەکجاری خانە نشین بووە. ئەو وێنەیە ئەگەرێتەوە بۆ ساڵی 1955-56 لە کاتی ئاهەنگی دەرچوانە کە لەگەڵ مەلیک فەیسەلی دووەمە ئەو ڕسمە ئەو وێنەیە گیراوە لە کاتی ئەم پێدانی ئەم خەڵاتە چونکە یەکەمی دەورەکەم بوو. لە ساڵی 1955 بۆ 56 لە کۆلیجی پەروەردە دەرچووم لە بەشی کیمیا بە بەکالۆریۆس بە دەرەجەی شەرەف بۆ ئەو تەلەبانە بوو کە لە سنفی دوی کولیێوانێ معدەلی هەشتایان بێنایە جیا ئاکراینەوە لەگەڵ تەلەبەکانی ترا و دەرسێکی تایبەتیان ئای نێپیانەبوو دەرسی شەرەف و بۆیە سنفی سێش و چواریش هەر سەر و هەشتا بێنی تاکو ئەو بەکالۆریۆسەکەت بە دەرەجەی شەرەف بدەنێ. ئێمە 5 کەس بووین کە تەرشیحکرا کە پاڵێوراین بۆ شەرەف بۆ ئاخرچی دوانمان ماینەوانێ. من یەکەمی بەشەکە بووم و لەو وەختە لە ئاهەنگی دەرچوانە مەلیک فەیسەلی دووەم بڕوانامەکەی تەوزیع کرد بەسەر قوتابیەکانە بەسەر تەلەبە هەموو قوتابیانە. دوای ئەوە ئەگەر یەکێکیش یەکەم وایە خەڵاتێکیشیایە لە ساڵی 1955-56 مەلیک فەیسەلی دووەم لەگەڵ ئەو وەختە جامیعان نەبوو هێشتا جامیعی بەغا نەکرابوو بە چەند کولیەیەک هەبوو لە بەغا کولیەی پزیشکی و دەرمانسازی و حقوق پیانەگو یاسا پیانەگو حقوق ئەوەی ئێمە و ئیدارە و اقتصاد و پزیشکی و ئەو دەرمانسازی ئەو چەند کولیەکە بوو. ئیتر هەموو هەر کۆلیجێکە ئاهەنگی دەرچوانیان نەکرد لەو قاعەیەک هەبوو لە بابلمەعەزەم لە بەغا پیانەگو قاعەی مەلیک فەیسەڵ لەو قاعەیە بڕوانامەکان ئەگرا بە دەرچوان و خۆی شەخسی مەلیک فەیسەلی دووەم شاهادەکانی تەوزیع کرد و من یەکێکم بوو لەوانەی کە شاهادەکەم وەرگرت ئەوەڵجار دوایی ئەم دیارێشی یامیە چونکە یەکەم بوو. ئەمە بریتە لە سێتێکی قەڵەمپاندان و لەگەڵ قەڵەمی ڕەساسە ئەو وەختە جاف نەبوو 55-56 قەڵەم جاف نەبوو لە ئەمە نووشیان تێخست ئەمەهێنی شیڤە ئەمریکیە ئەمەیان نامێ وەکو دیاریەک لەلایەن مەلیک فەیسەڵەوانە ئەوە هەڵم گرتە تا ئێستا هەر ماوە بزانین تاکە هێمێنەیان.